بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست. من شەیدا ئاڵاکەرم لەگەڵ هاوکارم ڕیاز خۆشحاڵم کام ڕۆژ هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە با کۆمەڵێک تەوەر و بڕگەی نوێوە هاتینەوە خزمەتان ئەخوازین تا کۆتایی بتوان بینەری پرۆگرامەکەمان بن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرە خۆشەویستەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ بەیانیەکی پڕ لە سوودەی و کامەرانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست لە هەرکوێیەکەن جوانترین سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە مەڵقەی بەرنامەکەدا لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستداین بۆی بتوانین ئەم ڕۆژ پرۆگرامێکی تر یا ئاڵلقەیەکی تری بەرنامەکەتان پێشکەش بکەین. ئەمڕۆ بەرنامەکەمان تەوەری یەکەم و دووەمی تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر پێویستی کۆمەڵگە بۆ پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەتایبەت کۆمەڵگەی ئەمڕۆی مرۆڤایەتی کە دوورکەوتۆتەوە یا خاڵی بۆتەوە لە نور و پەیامی ڕاستەقینەی پێغەمبەران بەگشتی و پێغەمبەری خاتەم بەتایبەت صلی الله علیه وسلم. تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەمڕۆ ئێوە دەبنە میوانی بەرنامەکەمان لە ڕێی پەیوەندیە تەلەفۆنیەکانتانەوە دەتوانن لە ڕێی ئەو ژمارانی کە هاوکارانمان لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دایدەنێن. ئێوە عزیز و خۆشەویست لە تەواوی شار و شارۆچکەکانی کوردستانەوە پەیوەندیوان پێ بکەن هەست و پەیامی خۆتان بە بۆنەی مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامانەوە دەرببڕن صلی الله علیه وسلم و قسە و پەیامی خۆتان بەرامبەر بە کەسایەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم بۆ ئێمە و هەم بۆ بینەرانی تر بڵاو بکەنەوە یان بۆونە باسی بکەن. تەوەری سێمی بەرنامەکەمان تەوەری دروستکردن و ئامادەکردنی خواردن و شیرینیەکە لەلایەن خات و فاتیمە حەسەنەوە هەفتانە بە تۆمارکراوی بۆمان ئامادەکات. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان دەبن لەگەڵ بڕگە هەمیشەییەکان و ڕاپۆرت و زانیاریەکانی نێو بەرنامەکە. وەک ئاماژەم پێکرد لە ڕێ ئەو ژمارەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەبێ ئێمە چاوەڕێی پەیوەندی ئێوەین تا هەست و سۆز و پەیامی ئێوە تێکەڵ بکەین و لە بیگەێنین بە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە خۆشەویستی و هەستی ئێوە بۆ پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. بەڵایزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای ئەمڕۆی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بابزانین ئەو گۆڕانکاری و ئاڵ و گۆڕانی بەسەر نرخی دراوەکان داهاتوون کامانن و چەندن. لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژە گرنگانە دەکات کە لەم ڕۆژا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەرێن.
پێنجیانزەی ساڵی 2000 دەرچوونی یەکەمین ژمارەی ڕۆژنامەی هاوڵاتی لە شاری سلێمانی کە یەکەمین ڕۆژنامەیەکی ئۆپۆزیسیۆنی بوو لە باشووری کوردستان و دوای ڕاپەڕینی بەهاری ساڵی 1992 ڕۆژنامەی هاوڵاتی دوای دەیان ساڵ لە بەردەوامی چاپ و بڵاوبوونەوەی لە بەرقەیرانی ئابووری و نەبوونی خەرجی لە بڵاوبوونەوە و دەرکردن وەستێنرا. پێنجیانزەی ساڵی 2006 دەرچوونی سزای لە سێدارەدانی تامردن بۆ هەریەک لە سەدام حسینی سەرۆکۆمار لە کارخراوی عێراق و بەرزان تکریتی و ئاواتبەندەر لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە. پێنجیانزەی لە 3 ساڵی جیاوازی 1968 و 1970 و 2008 بەهۆی ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بە شێوەیەکی ڕێکخرا و دیاریکراو لە کاتی خۆیدا 3 سەرۆک بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەرچوون و بوونەبراوی هەڵبژاردنەکان کە ئەوانی شەریەک لە ریچارد نیکسن لە ساڵی 1968 و ڕۆناڵد ڕیگن لە ساڵی 1970 و باراک ئۆباما لە ساڵی 2008. زۆر جار ئێمەی موسڵمان و شوێنکەوتووی پەیامی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم پێمان وایە قورئان و پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها بۆ ئێمەیەکی تاک و خێزانێکی موسڵمان و کۆمەڵگەیەکی ئیسلامی ئەگونجێن و دەزەدا. بەڵام کاتێک خوای گەورە لە قورئانی پیرۆزدا بە پێغەمبەرەکەی دەفەرمێ صلی الله علیه وسلم وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، تۆ بۆ تەواوی گرۆهی بەشەریەت و کۆمەڵگەی مرۆڤایەتی مای ڕەحم و بەزەیی و خۆشگوزەرانی و ئاسوودەیی دەرونیت. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕەحمەت و میهرەبانی و چاکەیەکی نەبراوەی خوایی بوو بەرامبەر بە کۆمەڵگەی مرۆڤایەتی. مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێت لە تەفسیرەکەیدا لە وەسف و گەورەی پێغەمبەری پێشەوادا دەفەرمێن نەفرەتی خوا لە قەشە و ڕاهیبەکانی یەهود و نەسارا بێ کەوا بوونە بربەستێکی ڕەشداگەڕا و لە بەرامبەر نور و خۆشەویستی پێغەمبەری خوا و نەگەشتنی ئەم نور و میهرەبانیە بە کۆمەڵگە و دڵ و دەرونی تاکەکانی کۆمەڵگەی ئەوروپی کە مەلای گەورەی کۆیە پێی وایە ئەمە هاوشێوەی باران، هاوشێوەی تیشکی خۆر کە چەنێ سوودبەخشە بۆ موسڵمان و کافر، بۆ پیر و گەنج، بۆ ژن و پیا و بۆ ڕەشپێست و سپیپێست، نور و خۆشەویستی و پەیامی پێغەمبەری خوش بەبێ ڕەچاوکردن و لێکدانەوەی ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی جیاواز پێویست بوو بۆ مەسیحیەک، بۆ جوولەکەیەک، بۆ موسڵمانێک، بۆ بوزیەک، بۆ موسڵمان، بۆ هەر تەواوی چون کێژەکانی کۆمەڵگە. بۆیە ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا باز لە پێویستی پەیامی پێغەمبەری خواکەین بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی. ئایا ئەوە تەنها ئێمەین پێویستمان بە پەیامەکەی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم، یاخود ئەمڕۆ خەڵکانێک هەن لە ئەوروپا بە کاریگەری پەیام و ئەخلاق و بیرکردنەوەکانی بەڕێزیان دڵ و دەرونێکی ئاوەدانیانەیە. بەڕێز مامۆستا عەبدوڵڵای سەید عوبێد زانایانی قسە لەم باسەمان بۆ دەکەم. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت، پیرۆزبایی ساڵیادی مانگ و ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا دەکەین صلی الله علیه وسلم. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. منیش خۆم بە خۆشحاڵە زانم لە خزمەت جەنابتانە و پیرۆزبایی ئەم مانگە پیرۆزە دەکەین لەسەر جەم مرۆڤایەتی بەگشتی، پاشان مسڵمانان بە تایبەتی و لە کەناڵە بەڕێزەکەی جەنابیشتان و هاوکارانی جەنابیشتان. ئومێد دەکەین ئینشاءالله هەموو ساڵێک ئەم یادە بێتەوەی کە جارێکی تریش ئاشنابینەوە بە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و تاوەکو هەنگاو بە هەنگاو شوێنکەوتەی فەرمانەکانی پێغەمبەری خوابین صلی الله علیه وسلم و ببینە کە ئومەتی محەممەدین صلی الله علیه وسلم ببینەوە بە نمونەی ئومەتەکانی تر و جارێکی تریش سەرزەوی بە بۆنی ئومەتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بەرەو ڕووناکی بچێتەوەکو لە پێشەکیەکە جەنابەت فەرمووت و خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتوو بکات ئینشاءالله. ئینشاءالله. مامۆستا ئایا لە ئێستایا جیهان چ پێویستێکی بە پەیامی پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ هەیە؟ دیارە
هەموو جیهان پێویستی بۆیە جارێکی تر بە پێغەمبەر ئاشنا بینەوە. مسلمانان بە تایبەتتر ئەبێ ئێمە ئاشنایەتێکی تایبەتیمان بێتەوە هەموو ساڵە بە پێغەمبەری خوا لەگەڵ قۆناغەکانی تەمەنمانە. دیارە قۆناغێکی سەرەتایی هەیە بۆ ناسینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوە پیاوێکە ناوی محەممەد و باوکی عەبدوڵڵاه و دایکی ئامینەیە، وەکو چۆن لە قۆناغی سەرەتایی خوێندنە مناڵەکانمان فێرەکەین. بەڵام بەداخەوە هەتا ئێستەی شەندێ لە مسلمانان هەر لەم قۆناغا پێغەمبەرە ناسن. بەڵکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ لە قۆناغەکانی تەمەنمانە، لە قۆناغەکانی پێشچوونی عیلم و زانست و سەقافەتی خۆمانە بەرەو پێشچین جارێکی تر ئاشنا بینەوە پێی، جارێتر بیناسینەوە. لەم لە بۆچوونی من وایە لە مانگی مەولود پێغەمبەری تیا لەدایک بۆ تاو بووە و مساڵێ لە مانگی مەولودا لەدایک نابێتەوە. بەڵام ئێمە جارێکی تر ئەبێ نوێگەرایەتیەک لە خۆمانە بکەینەوە چۆن ئەم پێغەمبەرە بناسینەوە، چۆن لێی بڕوانین، چۆن بزانین کێیە و کێنێ، چونکە هێشتا کارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەموو مرۆڤایەتیەوە لە مادە من خاتم الئەنبیایە و ئیتر دوای ئەو پێغەمبەری تر نایە تاوەکو جیهان ژیانی تیابێ ئەبێ ئاشنایەتی پێشکەوتوتر و تۆکمەتر و جوانترمان ببێ بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کەواتە بێت تاک چی بکات بۆ ئەوەی پەیامی پێغەمبەری وەکو خۆی پێ بگات؟ پێویستمان بەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناسینمان بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند ڕوانگەیەکەوە. یەکەم شتێک ناسینی ئەم کەسە کە بیناسین چونکە دینی خۆمان تەسلیم کردووە، دینمان ئیقامەی تاوی نابێت تاوەکو لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله نەڵێ. ئەبێ ئەم پێغەمبەرە بناسین چونکە دین وەکو شتێکی تر نیسان بە ئاسانی تەسلیم نابێت. مادام دینمانە، مادام عەقیدەمانە، مادام بۆ دنیا و قیامەتمانە ئەبێ جارێکی تر ئەم پێغەمبەرە بناسین. ئەم پێغەمبەرە ناسینی ئەم پێغەمبەر هەر لە سەرەتاکەیەوە کاتێک کە ئەم پێغەمبەرە لە دایک ئەبێ ویستی خواوا بێ ئەم پێغەمبەرە بە هەتیوی لە دایک بێ. لەوانەیە بپرسین بۆ ئەبێ بلێتی دوو بوعدی من بە بۆچوونی خۆم دوو بوعدی تیابین، دوو دووربینی تیابین. یەکەمیان ئەگەر بە هەتیوی لە دایک نەبووە پێغەمبەری خوا کەس وانەیە ناسی. چونکە عەبدولمەطەلیب کە باپیری پێغەمبەر بوو کوڕەزاکانی تر مناڵیان بوو هیچ ئیحتیمامیشی پێ نەدا. بەڵام کاتێ ئەم بە هەتیوی لە دایکە بێ ئیحتیمامێکی گرنگی پێدەن، مامەکانی دەوروبەرەکەی ناوەکەی خۆی ئینێ. یعنی لەوانەیە ئەگەر باوکی بمایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناوی نەنایە محەممەد، بەڵام عەبدولمەطەلیب ناوێکی تایبەتی بۆ ئەدۆزێتەوە چونکە عەبدوڵای باوکی خۆشەویستی عەبدولمەطەلیب بووە ئەڵێ ئەبێ ناوێکی بۆ بدۆزمە ناوی بنێ محەممەد کە لادراوە صلی الله علیه وسلم. لێ پرسن بۆچی لە ئاسمانە محەممەد بێ، لەسەر زەویە محەممەد بێ. و کاتێ ما باپیری ئەمرێ لای مامی ئەبێت. یعنی ئەمە نەسەبی عەریقی، نەسەبی ڕەچەڵەکە پاکەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە هاشمیە و پاشان قوڕیشیە و پاشان لە عەرەبە و لە ناو لە زەمانێکە باوکی نەبووە لە دایک بووە، لە مەکانێکشە لە جێگەیەکشە لە دایک بووە کە لە پاڵ گەورەترین ماڵی سەرزەویە کە کەعبەی پیرۆزە لێوە لە دایک بێ. هیچ شوێنەی نەبووە پیرۆز چونکە ئەم ماڵە ماڵێکی تایبەتە خۆی گەورە دروستی کردووە. ئەبێ لەو کاتێشە لێ شوێنەشە لە دایک ببێ. کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دایک بێ ئەمە ڕوویەکی تری لە دایک ئاشنابوونمان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە بێ باوک و دایک پەروەردە بێ. خوای گەورەی خاتە ژێر چاودێریەکی تایبەتی خۆیەوە. یعنی پێشەوەی بێ بە پێغەمبەریش کەسێک ئەبێ هەر لە مناڵیەوە پەروەردەیەکی تایبەتیە بێ. وەکو لە ڕیوایەتی کاتووە فەرمێت ڕۆژە عەرزەتی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عەرزی ڕەسوڵ الله ئەی پێغەمبەری خوا ئەم ئەدەبەی تو ئەبینین تەعەجوبیە کرد. قورئان وحی بوو بۆ پێغەمبەر هات ئەیزانی نەیەفەرموو لە قورئانە تەعەجوبەکەم بەس لە هەڵس و کەوتیە لە ڕەفتاری ڕۆژانەیە فەرمی ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی ئەو من پەروەردگارم تەئدیبی کردو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوەی بیش بێ پێغەمبەر بە مەشهور بووە بە لەقەبێکیان لێ ناوە پێیانەوە صادق الئەمین ڕازگۆی دەستپاک. جا ئەم ئاشنایەتی بۆنە جارەکە لە سەرتاوە بەم پێغەمبەرە کاتێک کە ئەم پێغەمبەرەیەت مهمەی کاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لێرە گرنگە. یەکەم کاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوە بووە جارێکی تر ئێمەی ئاشنا کردو بە تەوحید.
بەوەی یەخوا هەیە لەم جیهانە. تا ئێستێش کێشەی سەر زەوی فرەخواییە، جا فرەخوایی مادی بێ، جا فرەخوایی ئارەزوەکان بێ، جا فرەخوایی بتەکان بێ، هەرکی گوێنگەنەمە یەکێک لەوە یەکی گەوردی کەرمە کێشەمان فرەخواییە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات جارێکی تریش بە بەشەریەتی ڕاگەیان کە یەخواتان هەیە، هەمووتان مرۆڤن، کەس کوڕی خوا نییە، کەس برای خوا نییە، کەس بە شەعب الله المختار نییە هەڵبژارابێ هەر ئەو بێت، هەموومان كلكم من آدم وآدم من تراب. کاتێ ئەم ناسینەوەی خوای جەلە جەلالوه کە لەو پێش بەشەریەت لەمەی نەناسیم. ئەمە یەکێکە لە مهمترین کاری پێغەمبەران عەلا نەبینا سەلات وەسەلام و ئەویش تەواوکەری تەکمیلەی کارەکانی پێغەمبەران بوو کە ناسین یەخوایی بوو. یەخوایی هەر لە بتێکە خۆی نابینێتەوە، هەر لەوا خۆی نابینێتەوە کابرا بڵێ مەسەنەن مەسیح خوایە و عیسا خۆئینە ڕوح القودوس و خوا و یا مەسەنن بڵێ ئێمە مەلائیکەکان کچی خوان و بتەکان کوڕی خوان و پێغەمبەران ببرکن بە کوڕی خوا و ئەنجا ئیترە بێ. ئەم عەقیدەی شێواوەی بەشەریەتە لە تاریکستانێکا بۆ خەڵکی تاوسەری لە شاوک لە فەرمودێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ڕۆژەوە ئامۆژگاری کردین، دوایەوە پێی فەرمووین کە خوای جەلە جەلالوه لە سەرەتایە بەشەریەتی وا دروست کردووە یەخوای ناسیوە، بەڵام شەیطان هەڵ سەری لێ شێوانن. خوای گەورە تووڕە بوو لەسەر زەوی ئیلا بەقایەکی کەم نەبێ، کۆمەڵێکی زۆر کەم نەبێ لەسەر ئەهلی فیترەتەکە مابوون، هەمووی تووشی شرک بوو. بەیتوڵایە کە بۆ تەوحیدی خوا دروست کرابوو خنرا بوو لە بتە. ئەم جا فەرمێ کە هات خوای گەورە فەرمێ بە پێغەمبەری فەرموو من تۆم ناردووە لئەبتەلیکە و ئەبتەلی الناس بیک، تۆش خۆش تاقیەکەم بەهۆی تۆ خەڵک تۆ تاقیەکەمەوە و خەڵکیش بە تۆ تاقیەکەمەوە. ئەنجا فەرمێ قورئانێکم بۆ ناردوویت هیچ شتێک نایشۆرێتەوە، شەو ڕۆژی وەکو یەک وایە. لێرەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جارێکی تر هاتەوە مەفهومیژی بۆی ئەڵین بۆ مرۆڤایەتیە تێگەیشتن لە ژیانی جارێکی تر بە بەشەریەت ناسەیەوە. هەویەی بەشەریەت دەرکەوت کێیت مرۆڤ خۆی بناسێت و هەروە هەویەی ناسینی خوای گەورەش کە یەکتا ناسی پەروەردەی خوای گەورە. ئەم کارە گرنگی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە توانی جێبەجێ بکات. ئەمە یەکێکە لەو کارە گرنگانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. زۆر باشە مامۆستا، خەڵکێکی غەیری بازنەی پێغەمبەری خوایان ئیسلامی پیرۆز ئەوەی کە ئەمڕۆ پێی دەگوترێ موسڵمان و ئیماندار چۆن سوود لە پەیام و ئەخلاقیاتی پێغەمبەری خوا وەربگرێمە؟ بەسمەوەی ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم تەنها لەناو بازنێکی دیاریکراوە بۆ کۆمەڵی خەڵکی دیاریکرا و شوێن کەوتوی خۆی دێت و یان بۆ نمونە ئەوانی دەرەوەی بازنەکە چۆن سوود لە پەیام و لە معنەویات و کەسایەتی پێغەمبەری خوا و پەیامەکەی وەربگرن؟ دیارە سوودوەرگرتن لە پەیامەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە وە نابێ بە خوێندنەوەی تەواشێحێک و دەنگە دەنگێک بەرزۆکەی، بەر ئەوە دەربڕینی سۆزێکی هەستی کاتیە. بۆ نمونە یەک بابینینەوە کەسێک مەسەنن منداڵەکەی خۆشەوێت سۆزێکی بۆ دەر ئەبڕێ لەو کاتا و ئەیگرێ بە باوەشی و ماچێکە بەس ئەمە ئەم کفایەتە ئەم بەسە ئەوە کاتی. ئێمەش لەم کاتا مەسەنن وەکو مسڵمانێک هەر لە مانگی مەولودا ئیعلانی ئەوە بکەین و ئەوە پێغەمبەر لەدایک بۆ لافی تێ بنووسین دوای مانگمی بڵبی پێچینەوە کە ئەنەما لەم یەکونەوە هیچ سوودێکمان لێ نەگرن. سوود ئەگەر وەرگرین بمانەوێت بۆ دنیایشمان و بۆ قیامەتیشمان. ئێمە پێغەمبەرمان تەنیا بۆ دنیا نەویستووە، ڕابەرێکی دنیامان بووە کە شەریعەتی خوای گەورەی فێر کردوین و ڕابەرێکی قیامەتیشمانە بەو مانایەی کە ئاشنای کردوین لە دوای مردنی ژیانێکی تر هەیە. جا ئێمەی موسڵمان پێویستمان بە چییە بەوەیە کە ئەخلاقیاتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ بکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مهمەیەکی کە گرنگی هەبوو لە ئەخلاقی پێغەمبەرە یەکڕوو بووە. لە مزگەوت پێغەمبەر بووە لە کاتی عیبادەتە، لە کاتی جەنگی شار پێغەمبەر بووە،
لەگە معاملەی لەگەڵ بازاڕی شار پێغەمبەر بووە لەگەڵ ئەهلی کتابە هەر ئەو پێغەمبەرە بووە لە ماڵی شۆر پێغەمبەرەکە بووە یاتە دووڕوو نەبووە ئەخی ئیمڕۆکە ئێمە خەڵکی وامان هەیە لە ڕاگەاندن شتێک ڕاگەێنێت ئاوە بکە بەڵام ئەچیتە ئەو دیوپەردەکەیەوە شتێکی ترە ئەچیتە ئەو دیوپەروەردەکەی شتێکی ترە ئەمە پێیتی ئیزدیواجیە دیان دوو فاقەیی یا دووڕووی لە کارە بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر ئەو پێغەمبەر بووە لە سوژدا کە عیبادەتی بۆ خوا کردووە هەر ئەو پێغەمبەر بەو ئەخلاقیاتەوە لە ناو ماڵ و خێزانەکەی خۆیە خۆی جلەکانی خۆی دروەتەوە خۆی حیوانەکەی خۆی دۆژیوە خۆی سەبری کردووە تەحملی کردووە لەگەڵ پەروەردەی خێزانەکانی هەر ئەو پێغەمبەرە بۆ ئەو عەتفەی کە هەی بووە بۆ حەسەن و حوسێن کە ئین بۆ ئەو عەتفەیشی هەبوو بۆ مناڵە جوولەکەیە کە ئەچێت لەسەر مەرگە ئیمانی داوای ئیمانی لێکات واتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکڕوو بووە کەواتە مامۆستا ئەبێ تا کێمە یاخود هەر بەعام بەشێکی گشتی چۆن لە ڕەوشت یاخود بەباشی لە پەیامی پەیامبەرمان تێبگەین لە ئێستادا کە زۆربەی خەڵک دەبینین کە ڕێباز و سنەتی پێغەمبەریشمان درودی خوای لەسەر بێ زیندوو دەکاتەوە بەڵام لە هەمان کاتدا تۆ زۆر جار بەکردەوە زۆر باشی لەگەڵ یا بەڵام تەنها ئەوەیە کە ناتوانی بەدەم لەگەڵ یاوی بەڵام بە پێچەوانەوە هەندێک کەسی کەشمان هەیە کا بە هەمان شێوە ڕێبازی پەیامبەری گرتووە بە زمان لەگەڵتایە بەڵام لە ناخەوە لەگەڵتانە مەشەر پێ وترێ دووڕووی ئایا ئەمە مانای ئەوە دەگەێنێت کە بەباشی بە پەیامی پەیامبەر نەگەیشتۆ یان هۆکاری ئەمە چییە؟ یەک پێشەوەی کە لە ماناکەی پەیامەکەی پێغەمبەر نەگەیشتووە ئەمە یەک بەڵام لە دوای ئەوەی زەرەری کردووە وەکو چۆن ئێمە ئەگەر گوێزێک بێنە قەبیبیاکەی سەرتایی تاڵی هەوێ بەڵام ناگاتە ناوە کرۆکەکەی شیرینە ئێمە لێرە ئەم کۆمەڵگە ئێمەی موسڵمان ئەم زەرەرەمان کردووە لە سەفی پێشوە پیاوێکی چاکی بە جلوبەرێک کچێکی باشین ئافرەتێکی باشین بەڵام هەڵسوکەوتی لەگەڵ پیاوەکەی جیاوازە هەڵسوکەوتی لەگەڵ خێزانەکەی پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جارێکی تر بێنە بەرجەستەی کەینەوە هیچ کەسێک نییە بەقەدەر پێغەمبەر ئەگە هەموو کارەکانی هەموو سونەتەکانی صلی الله علیه و آله وسلم جێبەجێکەی زەرەری تیا ناکەیت یعنی یەکێکە لەو کارانەی لەبەرەوەی بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە هەڵسوکەوتی یەک ڕوویەکەی هەبووە واتە لە مزگەوتیش و لە ماڵیش و لە هەر کاتێکە هەر ئەو پێغەمبەرە بووە صلی الله علیه وسلم هەر ئەو کەسە بووە نەگۆڕ بووە ئەگەر ئێمە ئەوە جێبەجێکەی هەم لەزەت لە عیبادەتە بینی چێژی لێ وەرەگری چووکڵی بەکردەوە جێبەجێم کردووە هەم هەڵسوکەوتی ناوماڵی خۆمان هەم هەڵسوکەوت و لەگەڵ دەوروبەرمانە ئەنجا خەڵکیش چۆنمانە خوێنێتەوە ئاخر پێغەمبەریان وا خوێندوێتەوە کافر وا پێغەمبەری خوێندوێتەوە کە درۆ ناکە وعد ناشکێنێ وها کاتێک کە تەسلیمی بوون لە هەڵسوکەم لە معاهەدەکانە لە کارەکانیانە زانیویانە کە ئەو بەی شێوەیەک لا نادا دیکە کەسێک ئاوا متمانە پێی بێت تۆ 6 کەس تاکێکی مسلمان بێنە پێشوو چ پیاو بێت چ ئافرەت بێت کەسێکی نەگۆڕ بێت ڕازگۆ بێت ینی سڵب بێت قایم بێت بەرگەی مەساتەکان بگرێت یعنی دووربین بێ بۆ قیامەتی بڕوانێت یعنی تو ئینسان متمانی پێکات لە ئەهلی کەسەبەی بازار ئەگەر ئەخلاقەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکن پێویست ناکە کەس مراقەبەی بکات لە ئیشەکانی زانایەکی شەروە دکتۆرێکی شەروە یعنی هەموو کارەکانمان ئێمە خۆمان پێویستمان پێیەتی وەکو دەرمانێکی چارەسەری کێشە دەرونیەکان و دڵەکانمانە جا ئەگەر خۆمان بیستمان ئەو دەرمانە جێبەجێ بکەین ئەوە تین وەکو خۆی گەورە فەرمێ خۆشەویستان ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دەڕۆن لە تەوەری دووەمدا ئێوەی عەزیز و خۆشەویست دەتوانن لەگەڵماندا پەیام و سەرنج و هەستی خۆتان بۆ خۆشەویستی پێغەمبەری پێشەوا دەربڕن لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەکانتانەوە ئێمە لە تەوەری دووەمدا چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوە دەبین پاش تەوەری یەکەم مامۆستا عەبدوڵڵا چۆن لە پەیام و ناوەڕۆکی ئایەتی وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین تێبگەین بۆ نمونە ئایا ئەم ڕەحمەت و میهرەبانیە تەنها بۆ ئێمەی موسڵمان و مەبەسمە للعالەمین واتە هەمووی گرۆهی بەشەریەت چۆن ئەم لەمە تێبگەین و ئەم ڕەحمەت و میهرەبانیە چۆن نەگاتە خەڵکانێک کەوا لەوەچە هیچ ناسراویەکیان لەگەڵ خود و پەیامی پێغەمبەری خوا دانەبێت صلی الله علیه وسلم
دیارە کە خۆی گەورە فەرمێ وەما ئەرسەلناکە إلا ڕەحمەتەن للعالەمین ڕەحمەتی بۆ هەموو جیهانیان ئەگەر مرۆڤایەتی بە کەمی ویژدان و سیر کات لەو ڕۆژگارەوەی کە پەیامەکەی پێغەمبەر هاتووە کە قورئان هاتووە کە سنەتی پێغەمبەر لە ماوەی 23 ساڵە ئەو دینەکە هاتووە لەو ڕۆژگارەوە کلی لێکدرا درگایە کرایەوە بۆ مرۆڤایەتی کە ئەویش درگای عەقڵە بەهۆی چیە بەهۆی خوێندن و بەهۆی خوێندنەوەی دەوروبەرەوە یەکەم ئاەتێک گێتە سەر پێغەمبەری خوا دائەبەزێت چیە ئاەتی اقرأ بسم ربك الذي خلق ئەمە کلیلێکە بۆی مرۆڤایەتی بخوێنەرەوە تێبگە لەمە ئەمە کلیلێکە بۆ ئەوەی ئینسان عەقڵ بەکاربێنە کاتی تۆگەر ئێمەی مسڵمان هیچ نامسڵمانێکیش ئەگەر بویژدانەوە بێ لە ئاەتەکانی قورئان تێبگات ئەم ئاەتی قورئانە چی ئەجوڵێنێ ناخی ئینسانەکە ئەجوڵێنێ ویژدانی ئینسانەکە ئەجوڵێنێ ئینسانەکە بەرەو چی ئەبات بەرەو بەڵگە دەلیل قل هاتوا برهانكم بەڵگەکانتان بێنەوە ئەفەلا تەذەکەڕون ئەفەلا تعقیلون یعنی ئەمە لێرە فێرت مرۆڤایەتی ئەوە ڕەحمەت نییە کە مرۆڤایەتی فێری ئەوە بکەی ئیعتەقید و ئەنتە ئەعما نەبێت کوێرانە شوێن نابێ هیچ کەسێ بکەویت ئەمە ڕەحمەت نییە حتا وای لاتووە مەسەن زانایەکی وەکو ئیمامی غەزالی کە یەکێکوە لەم مەدرسەی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەشەی کرۆ لە چەند قەرنی دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام کاتێ فەرمێ تۆی مسڵمان ئەبێ لە پەروەردگارەکەیش تا شکل ببێ ئەنجاگەی تێقی لێواتە هیچ ڕێگەی نەداوە حتا خوا بە کوێرانە بپەرسی ئیسلام ڕێگەم نادات من بۆیە مسڵمانم چونکە باوکم مسڵمان بووە باپیر مسڵمان بووە نا فەرمێت تۆ خۆت تاکێکی خۆت لە خۆت بەرپرسی تیلکە ئومەتون قەد خەلەت ڕۆشتن تازە یعنی یەکێک لەو ڕەخنانی کە لە ئەهلی شرکی ئەگرتووە قورئان ئەوەیە ئەوانیان و ئینا وەجەدنا عەلە ئابائینا لەسەر باو باپیرانمان شوێن بکەوت عەقڵی تەقلیدی عەقڵی شوێنکەوتوی کوێرانەی ڕزگار کرد کە خۆت بڕواو بێ بە خۆت ئەمە ڕەحمەت نییە لەوەی کە مەرخاتە سەر ڕێگەیەک ئەمە ڕەحمەتێکی دوور و فراوانیتی وە ڕەحمەت نزیکەکەیشی ئەوەیە کە مسڵمانێکەرێکە جێبەجێ کردووە لە کاری خۆیان بینیویتی ئەم ڕەحمەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بوعدە دووربووینە فراوانە گشتێکیتی تایبەتیەکەیشی ئەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرونی ئاسوودە کردین بەوەی لە ناخمان ئەبێ بەرامبەر خۆی خۆ مامۆستاگیان خۆی گەورە پاداش بداتەوە و زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕێز مامۆستا عەبدوڵڵاه سەید بێت زانایانی کە بوویتە میوانی تەوەریەکەمی بەرنامەکەمان ئازان و خۆشەویستانم دەچینە لای ناوبڕێکی کورت و لە تەوەری دووەمدا پێتانەگەینەوە بەر لەوەی بچینە لای ناوبڕەکە ئاماژەمان بەوکە کە لە ڕێ ئەو ژمارە تەلەفۆنانەوە ئێوە عەزیز و خۆشەویستیش دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و سەرنجی خۆتان لەسەر کەسایەتی پێغەمبەری خوا دەرببڕن صلی الله علیه وسلم. پێمان خۆش بوو تەوەری دووەمی بەرنامەکەمان ئێوەی ئازیز و خۆشەویست ببنە میوانی بەرنامە و بێ ئەوەی بێنە نێو ستۆدیۆوە لە ماڵەکانی خۆتانەوە میوانی بەرنامەکەمان بن پەیام و سەرنجی خۆتان لە یەک خولەکدا لەبارەی کەسایەتی پێغەمبەری پێشەواوە صلی الله علیه وسلم دەرببڕن بزانین ئێوەی ئازیز و خۆشەویستیش هاوشێوەی میوانەکانی ترمان بەتایبەت لە مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوادا چ پەیام و سەرنج و هەستێکتانەیە بۆ گەورەی و شکۆی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم وەک ئاماژەمان پێکرد ئەو ژمارە تەلەفۆنەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە دەتوانن لە ڕێ ئەو پەیوەندی ژمارە تەلەفۆنانەوە پەیوەندیمان پێوە بکەن و هەستی خۆتان دەرببڕن. باوکی جابان لە کەرکووکەوە باوکی جابان سڵاوی خوارد لێبێ و بەیانیت باش هەست و پەیامی بەڕێستان چییە بۆ کەسایەتی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. بەخێراتنی جنابی مامۆستای بەڕێز دەخەین دەستان خۆش بێ تەوەرێکی زۆر جوان و بەرنامەیەکی ڕێکەوە ئەم بەرنامەیەش ئینشاءالله نیشانەی ئەوەیە کە
سۆز و عشق و خۆشەویستی جەنابتان و کەناڵەکەتانە بۆ پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. زۆر سپاس. والله ئێمە بێگومانین لەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام تاجی سەرە و نووری چاوە و قائد و قودوە و پێشەوامانە لە دنیا و لە قیامەتشان ئینشاءالله گومانمان نییە لەوە. ئینشاءالله خوای گەورە سەلامەتتان کە ئینشاءالله هەمیشە تاجی کەسایەتی پێغەمبەر لەسەر سەرماندا بنین و پەیامەکەی بێتکەم ئینشاءالله تۆزێک تیش خاتە سەر برایەتی و تەبایی و یەکڕیزی لە عەسر و زەمانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام چۆن بووە و ئێستا خەڵک چۆن هەمووی پەرتەوازە بووە و لە یەک دوورەوە کەوتووە و دڵەکان هەمووی لە یەک تۆراوە و عاجزە بەهۆی تەفریقەمان لەناو یەکا و بەهۆی ئەم کوتلە بازی و جەماعەت بازی کە ڕووی کرۆتە ئەم ئومەتە لەم عەسر و کات و زەمانە داوا لە مامۆستا ئەکەم تۆجێک باسی برایەتی و تەبایی و ئەمری پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام کە چۆن داوای برایەتی و یەکڕیزی و یەکتری خۆشەویستیمان لێکا و دەستان خۆش بێ و دەستی مامۆستا. زۆر سپاس باوکی جابان. بێگومان هەرچەند جەنابی مامۆستا تەوەری یەکەمی بەرنامەکەی بۆ بەڕێکردین و جەنابیان تەشریفیان برد، بەڵام باش بزانەکەوە یەکێک لە 3-4 بنەمای بنیادنانی دەوڵەت لە مەدینە یەکەمین کاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستکردنی مزگەوت، دووەمیشیان بریتی بووە لە دروستکردنی پەیوەندی برایەتی. بەڕێز جەنابی مامۆستا مەلا نادریکانی کوردەی لە هەولێرەوە خۆشحاڵە بین کە بەیانیە بەڕێزیان بەرنامەکەمان بۆ دەڕازێنن. مامۆستایان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆەوەی کە گەورەت کردین. ڕای خوا لە جەنابیشتان بێ لە تۆ کاگریاز لە خوشکی بەڕێز شەیدا. زۆر سپاس. من زۆر متابعی ئەو بەرنامە دەکەم ئەگەر لە ماڵەوە بم. خۆشحاڵی مامۆستایان گەورەمانەکەی. جێگای دەستخۆشیە بۆ جەنابتان کە بەڕاستی شتی جوان و ڕێک و پێک باز دەکەن، خی گەورە پاداشتان داتەوە. یاخوا سەلامەتی مامۆستایان نمونەی جەنابتان بۆ کۆمەڵگەکەمان هەمیشە لە زیادبوون و زۆربووندا بێ مەشانازیتان پێوەکەین. ئێوە قودوە و پێشەنگی ڕاستەقینەی ئەم میلەتەن بەرەو خاڵی حەقیقەت و بەرەو خواچوون. مامۆستا باوکی جابان داوای ئەوەی کرد کە مامۆستا عەبدوڵای سەید عوبێد باس لە گرنگی یان پەیوەندی برایەتی نێوان مسلمانان کا بە تایبەت لە سەردەمی پێغەمبەری خوادا. پێم خۆشە جەنابەت پەیامەکەت ئەوە بێ کە ئێمە ئەمڕۆ چ پێویستیەکمان بەو پەیامی برایەتی و دۆستایەتی هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێوان مهاجیر و ئەنسار، لە نێوان ئەوس و خەزرەج، لە نێوان بەونە مسلمان و جوولەکە بەپێی دەستوری مەدینە دروستی کرد. پێم خۆشە پەیامی جەنابتان ئەوە بێت. دەستان خۆش بێ کاگریازی بەڕێز. وەڵا من شتێکترم هەڵبژاردە بوو. فەرموو مامۆستا ئەوەی جەناب خۆت. بەڵێ لە خزمەتتان دەبین ئینشاءالله، بەڵام ئەوەی کە من پێم باش بوو باسی ئەو کەین مەسەلە بۆ نمونە ئێمە لە هەولێر سپاس بۆ خوای گەورە خەڵکان لە 12 ڕەبیع الأول لە شاری هەولێر بەتابەتی هەموو دێنە سەر جادە وەکو بەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام ئەمن پێم خۆشە یعنی زیاتر ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر لەناو ئێمە ڕەنگ بداتەوە، نەک مەسەلە مەولودکردنێکیان تەفەلێدانێکیان وتار و مەحازەرێکیان خەڵکێک بێتە سەرجادە. دەبینین مامۆستا ریازی بەڕێزە و خەڵکی کە بۆ پێغەمبەر دێتە سەرجادە ڕۆژی یەکیش لە با بڵێن سەری ساڵیش عینی هەر ئەو خەڵکەیە دێ، یعنی نازەم ئەمە جیاوازێ بکرێ باشە، ینی کە تۆ کەسێ بۆ پێغەمبەر ادعای خۆشەویستی پێغەمبەر دەکرێت صلی الله علیه وسلم، ئەی باشە بۆ خەڵکێک کە دەڵێ من پێغەمبەرم خۆش دەوێت دلۆڕی بەڕێزتان و کەناڵەکەتان و مسلمانان و براو خوشکانی بەڕێز دزی دەکا یان درۆ دەکا یان ناڕاستی دەڵێ یان خیانەت دەکا. یعنی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە خوێندنەوەی قەسیدێک، بە شێعرێک، بە هوتافێک، بە لافیتەیەک، بە مەنابێ، یعنی دەبێت کاتێک کە لە دایکی بەڕێزمان خات و عایشە دەپرسن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوا وفاتی دەچن کۆمەڵە لە سەحابەی بەڕێز ئایا پێغەمبەر ڕەوشتی چۆن بووە؟ فەرمی کانە خولوقه القورآن، یان قورآن يمشي بين الناس. دا من مەبەستمەوە بوو، یعنی قسەکەی جەنابەت لە خزمەتدان، بەڵام ئەوەم پێخۆش بوو کە بەڕاستی یعنی یادکردنەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس بە شیعارات و بە وتار و بە قسە نەبێ، بەڵکو ئێمە تەیکەڵی کردار و ڕەفتارمانی بکەین. ئەو زۆر گرنگە لەم سەردەمی عەولەما، لەم سەردەمی
دنیا کە فەوزا و کە ئەم هەموو منهەج و بەرنامە و ڕێباز و ئەمانە هاتۆتە گۆڕێ ئەمن پێم باش و باسیەوە بکەی کە ئێمە بۆ ژیانمان یعنی بۆ ژیانی خۆمان یان بۆچی لەلایەنی ئابووری لەلایەنی ئەخلاقی لەلایەنی ئیجتیماعی کۆمەڵایەتی بە تێکەڵ بە ژیانی پێغەمبەر ناکەین صلی الله عليه وسلم. ئەوەی کە زۆر گرینگە مامۆستا ڕیاض ئەوە گرینگە کە ئێمە لە خۆ پێغەمبەر حتا صلی الله عليه وسلم برین یادی دەکەین خۆ لە بیر نەکراوەتە یادی بکەین بەڵام لە ساڵی ڕۆژێک لە ڕۆژی ڕۆیان مانجێک یان مانگەکە ڕۆژێک یان ڕۆژەکە چەند ساعاتێک ئەمە بەڕاستی بەس نییە بەڵکو دەبێ ئێمە پێغەمبەر لە ژیانمان صلی الله عليه وسلم لە فکرمان لە هزرمان لە ماڵمان لە خێزانمان لە تەعاملمان لە هەرسوکەوتمان لە ژیانی ڕۆژانەمان حتا لە ئیدارە و بەڕێوەبردن و پەرلەمان و هەموو حکم و دەسەڵاتیش ئەمەمان ئێمە پێویستە بەڕاست. بێگومان مامۆستا گیان زۆر جوانە و بێگومان کە قسەکەی جەنابتان زۆر دروستە شەیدا کە خوای گەورە لە قورئانە فەرمێ وەڕەفەعنا لەکە زیکرەک یعنی ئێمە یادی تۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە جۆرێ بەرزەکەینەوە کە لەگەڵ ناوی خۆیان ڕۆژانە لە 5 جار لە منارەی مزگەوتەکانەوە بەرز دەبێتەوە کەواتە گرنگەوەیە لە ئەخلاقیات و کاروکردەوە و بوارەکانی ژیانمانە ئێمە هەمیشە پێغەمبەر ئاسا بجوڵێنەوە و کاروکردەوەکەمان بە کەسایەتی و بە ئەخلاقیاتی ئەو برازینەوە مامۆستا گیان زۆر سپاس دەکەین دووبارە خۆشحاڵ بووین کەوا ئەم بەیانیە گوێمان لە دەنگی جەنابتان بوو لە هەولێری پایتەختەوە. بەڵێ دایکی ئەحمەدمان لەگەڵایە لە کەرکووکەوە دایکی ئەحمەد سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش بزانین لە مانگە پیرۆزەدا بەڕێزە چ پەیامێک تێ. بەڵێ سڵاوی خوای گەورە لە جەنابەت لەو برابەڕێزەی کە پێشکەشکارەوە هەموو سەرمەندانی تەلەڤیزیۆنی پێیان سڵاو ڕێزم بۆ مامۆستای بەڕێز کە بەرنامەکەی دەهێز. بەڵێ من وەک ئافرەتێک یعنی هەموو ساڵێکە زۆردا من لە شاری کەرکووک دانیشتم ئێمە طبعا یعنی بازاری میلیمان هەیە یعنی کە لێرەوە زۆرجار بناڵەکان ورد بوون کە یارم بر بۆ بازار یعنی لەم بەر و لەو بەر شیرنێ دانرا بوو لافیتە جوان دانرا بوو یعنی هەموو شتەکانی ڕازێنرا بوو هەموو کاتێک کاڕۆیشت مناڵەکان زۆر خۆشحاڵ بوون یانەدا ئەمە چییە ئەم بوو دەمە یادی لە دایکبوونی پێغەمبەر ساڵسان یعنی بەڕاستی یعنی شاری کەرکووک زۆر یعنی ئەو شتەیە کرد بەس ڕاستی 2-3 ساڵە یعنی هەم شتەکە نەماوە هەمیش خەڵکەکە یعنی کە زۆر مامۆستاکان ئەڵێن بیدعایەوە ئەم شتانەیە خەڵک لەوانە دوورکەوتێتەوە وەکتە مامۆستا بمایە منم پرسیارەم ئاراستی مامۆستا بکرایە مامۆستا مامۆستا گیان یعنی بۆ نیوەی مامۆستاکان ئەڵێن ئەم شتە دروست مامۆستاکان دروست ئەڵێن ئەمە بیدعایە یعنی من بۆ نمونە وەکو مناڵەکانی خۆم باس دەکەم کەم لە ساڵەکە بردوو من بۆ بازار زانی یعنی ئەمە چێ لە خۆشی ئەوە وتیان خوا خۆزگە عیندا ئێمە ئەم شتە هەموو کاتێ بەردەوام بوانێک ئێمە هەموو مناڵی خەڵک بیزانێ کە ئێمە پێغەمبەرێکمانێ صلی الله علیه وسلم ئێمە ساڵانە یادی بکەینەوە خۆی ڕاستە یعنی مناڵەکانمان هان بدەین و ژیان ناوێ پێغەمبەریان بۆ بخێنینەوە صلی الله علیه وسلم یعنی ڕۆشتە جوانەکانی ئەو هانێندە بەس ئەمەش ئەبێتە هۆکارێک کە مناڵ بزانێت یان زۆر مناڵەکان تێگەشتیان بۆ خوێندنەوە نییە من دانیشێنم بۆیان بخێنەوە بەس کە شتێکی ئەوها ئەبینێ مەراسیمێکی ئەوها گەورە ئەبینێ یعنی ئەزانێت کە ئەمە یادی سەروەرێک یادی کەسایەتێکی مرۆڤایەتێکی گەورەیە یعنی کە خۆشەویستی لە دڵی دروست بێ وەکتە مامۆستا بێ و پرسیاری بابایەتەوە یعنی بەس مامۆستا بەرنامەکەی تێش و دەستی هەردووکان خۆش بێ هیوادارم ئەم کەناڵی ئێوە دایم درەوشاوە بە دایم بەیانی خۆی بگێرە بە هەموو کەس خاصن بۆ ئێمە ئافرەتان کە زۆربەی کاتەکان لە ماڵەوەین دەستان خۆش بێ سووریتان نەکردووە هاوڕێزم بۆ جەنابتان خی گەورە بەردەوامتان پێ بەخشێ و خواتان لەگەڵ زۆر سپاس خاتوگیان سپاس بۆ پەیوەندیەکەت خوات لەگەڵ دایکی نزامان لەگەڵدایە لە ڕانیەوە دایکی نزا سڵاوی خی گەورەت لێ بێ ئەم کاتت باش بزانین زۆر سپاس خاتون لە ماڵە پیرۆزەدا چه هەستێک یاخود چ پەیامێکت هەیە ئەگەر ڕایبگەیەنی فەرمووی پیرۆزبایی ئەم ڕۆژە لە هەموو جیهانی دەکەم بە مسڵمانان بە تایبەتی بەڵێ لەم ڕۆژەیە چ پەیامێکت هەیە فەرموو ئەتوانی لێرەوە پەیامەکەی خۆ ڕابگەێنیت لە مانگە پیرۆزەیە چه هەستێک دێ بۆ پێغەمبەری عزیزمان محەممەد درودی خوای لەسەر بێت بەڵێ پیرۆزبایی خۆم لە هەموو مسڵمانان دەکەم و لە هەموو ئافرەتان دەکەم بەڕاستی ڕم ڕۆژە ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەر ڕۆژێکی مێژوویە بۆ هەموو مرۆڤایەتی و ئێمەی ئافرەتان بەڕاستی دەبێت شانازی بکەین بەوەی کە پێغەمبەرێکی وا سەروەرمان هەیە چونکە بەڕاستی هەرم پێغەمبەرە بوو ئافرەتانی ڕزگار کرد لە زیندە بەساڵکردن و لە هەموو جێردەستەی و هەموو زوڵم و ستەمێک و بەڵێ بەڵێ
وەرسەرخانێکی نوێژووی بوو بەڕاستی لە دایکبوونی پێغەمبەر بۆ هەموو جیهان. بەڵێ دایکی نزا زۆر سپاس، دەست خۆش بە سپاس پەیامەکەت گەیشت. بەڵێ شۆخانمان لەگەڵدایە لا سلێمانی. شۆخەخان سڵاوی خۆی گەورەت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو و ڕەحمەت و میهرەبانی و بەرەکەت و خۆشەویستی خوای گەورە لە خات و شەیدای ئەزیز و خۆشەویست و کاکە ڕیازی زۆر بەڕێز و کاکێرار کە تەشریفیان ئامادەنیە ڕێز و سڵاو حەبەت و سپەرمون بۆ یەک بەیەکی کارمەندە بەڕێزەکانی کەناڵی ئاسمانی دەیان. زۆر سپاس بە بەڕێزیشت. خاتون لە مانگە پیرۆزەدا چ پەیامێک هەیە فەرموو. بەڵێ خات و شەیدایان ئەمێ سەرتاوە بڵێم هیوای سەرکەوتن و بەردەوامیتە بۆ خوازم دەستخۆشیتان یەکەم بۆ کارە جوانەکانتان بۆ بەرنامە پڕپێزەکانتان بەڕاستی کاری زۆر گەورە جوان دەکەن زۆر شیرین و ئەزیز و خۆشەویستن دەڵا ئینشاڵڵا کەمان دەبێت خۆی گەورە بتانیاڵە بۆ خزمەتکردن کارە جوانەکانتان. زۆر سپاس ئەزیزیان. هیچ پەیامێکت هەیە هیچ هەست و سۆزێکی خۆشەویستی دەیە بۆ پێغەمبەری عەزیزمان لە مانگە پیرۆزەدا؟ بەڵێ پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم جوانترین ڕەوش و ئەخلاق و کردار و ڕەفتاری هەبووە. ئێمەش ببینە شوێنکەوتی و ئەخلاق و جوانە ڕەوشە جوانە و کاردارە جوانی کە پێغەمبەرمان فاسم کردوێتی. بەڕاستی ماڵین پێغەمبەرمان خۆشەوێت بەڵام بەداخەوە لە شوێنکەوتی لە شوێنەکانی ئەوی زیندووەکەینەوە. ئینشاءڵڵا لەم ماگات پەیامی ئەوە دووبارە بکەینەوە بەڵام دێمە خوددا کە ڕێبازی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بگیرە بەر و شوێنکەوتی ئەو نازدارە بین. ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ خات و شۆخان کە ڕاستەخۆ لەگەڵمانداوی. بەڵێ عەزیزان ناوبڕێکی کورد وەردەگرین و پاشان دەگەڕێنەوە لاتان بینەرمان بن. بەفیدای ڕێگەی خاڵۆ پاک و جوانت بێم بەفیدای ڕێگەی خاڵۆ پاک و جوانت بێم قوربانی عەزم و عەزیز ڕاناوێستانین هەنا سەبرێکەی خاڵۆ بەرەو کوێستانین قوربانی زامی عەزیز جێپێ کۆڵی پام ژانی بنۆخ و خاڵۆ تلۆقی ڕێگان ژانی بنۆخ و خاڵۆ تلۆقی ڕێگان ئەی خاڵۆی ڕێبوار عەزیز بە قوربانت بێم بەفیدای ڕێگای خاڵۆ پاک و جوانت بێم بەفیدای ڕێگای خاڵۆ پاک و جوانت بێم ئەوڕ بەراوە عەزیز مایەی حەیاتیم بەجێم مەهێڵە خاڵۆ هامێنیش هاتیم تۆ دەوای دەرێت و عەزیز بۆ سۆی نەجاتیم تا ڕۆژی منێدێن خاڵۆ هەر دڵێ لە ناتیم تا ڕۆژی منێدێن خاڵۆ هەر دڵێ لە ناتیم ئەی خاڵۆی ڕێبوار عەزیز بە قوربانت بێم بەفیدای ڕێگای خاڵۆ پاک و جوانت بێم بەفیدای ڕێگای
قربان چاوێ عزیز تاڵی ژینێت بی فدای وێنەکەی خاڵۆ پڕئاوینێت بی هەزاری وەک من عزیز بەسەری گەردێت بێ قوربانی وێنە و خاڵۆ ڕەنگی زەردێت بێ قوربانی وێنە و خاڵۆ ڕەنگی زەردێت بێ ئەی خاڵۆی ڕێوان عەزیز بە قوربانت بە فیدای ڕێگای خاڵۆ پاک و جوانت بە فیدای بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای بڕگەی هەواڵ و هەواڵێکمان بۆ ئامادەکردن پێتان ڕادەگەێنین کە باز لەو ماتۆڕسکیلانە دەکەین کە بە توکتوک ناسراون لە ناو خۆپیشاندەراندا بۆ یەکەم جار دوای خۆپیشاندان و ناڕزاییەکان لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق زاراوەی توکتوک لە میدیا بەتایبەت سۆشیال میدیا دەنگی دایەوە ئەو زاراوەیە ناوە بۆ ئەو ئامێرە دەوترا بەشێک لە خۆپیشاندەران و هاوڵاتیان بۆ هاوکاری و گواستنەوەی بریندار و شەهیدەکانی ناو خۆپیشاندەران بەکاریان دەهێنا ئێستاش بەشێک لەو هاوڵاتیانی کەمتر ئاگایان لە ڕووداوەکان بووە بەلایەنەوە گرنگ نەبووە توکتوک چییە و بەچی دەوترێت توکتوک لا گۆڕەپانەکانی خۆپیشاندەراندا دەیان توکتوک با ڕەنگی جیاواز بەدی دەکرێن کە بە شێوەی خۆبەخشانە کارەکانیان دەکرد هەر لا بەیانیەوە تا نیوەی شەو بگرە تا بەری بەیان لەلایەن خۆپیشاندەرانەوە گرنگێکی زۆریان پێدەدرێت بەپێی زانیاریە سەرەتاییەکان نزیکەی 500 توکتوک لا گۆڕەپانی تەحریر و دەوروبەری کار دەکەن و شان بەشانی خۆپیشاندەران لە ڕێزی پێشەوەی خۆپیشاندانەکانن شۆفێری ئەم توکتوکانە مەترسی ئەوەیان هەیە دوای خۆپیشاندانەکان حکوومەت ڕێگەیان پێ نەدات کاری پێ بکەن و قەدەغەیان بکات ناوی توکتوک لە چیەوە هاتووە توکتوک باجاج کە بە عێراقی ناوی دەهێنرێت بە زمانی هندی پێی دەوترێت ڕەکشە بەگشتیش پێی دەوترێت تکاتیک لا بەشێک لا وڵاتە هەژار نشینەکان بۆ تا دیاردەیەکی بەرچاو ئەمە مێرە با گواستنەوەی ئاگرین کە لە سێ بەش پێکاتوە بە یەکێک لا هۆکارەکانی گواستنەوە دیاری کراوە لا وڵاتانی ئاسیا بوونیان هەیە بە تایبەتی لا وڵاتانی میسر و سوودان بە شێوەیەک دروست کراوە شۆفێر لا پێشەوەیە و لە دواوە شوێنی دانیشتن هەیە کات زۆر کات سێ کەس دەگرێت و شوێنی هەڵگرتنی کەلوپەلی هەیە با سوتەمەنی بانزین کار دەکات درێژی ئامێرەکە 2.62 مترە و پانیەکە 1 متر و 30 سانتیمە و 20 سانتیم لا زەویەوە دوورە کێشەکەی 325 کیلۆیە تەنکی بانزینەکەی 7 لیتر سوتەمەنی دەگرێت بەگشتی نزیکەی 30 کیلۆمتر لە ناو شاردا تەنها 1 لیتر و نیو تەمەنی 1 لیتر سوتەمەنی بەکار دەهێنێت هێزی کێشەی 8 ئەسپ و نیوی هەیە لا بنەڕەتدا توکتوک درێژە پێدەری هۆکاری گواستنەوەی ڕیکاشەی یابانیە کە مرۆڤەکان هەڵیان دەگرت بۆ گواستنەوە بەکاریان دێنە دواتر زیاتر گرنگی پێدرا و گەیشت بەم شێوەی ئێستا کە بەکار دەهێنرێت وشەی توکتوک باز لەوە دەکرێت لا بنەڕەتدا وشەیەکی تایلەندیە بەڵام هیچ سەرچاوێکی ڕسمی ئەوەی پشتڕاست نەکردوێتەوە ئەو وشەیە باز لەوە دەکرێت لەوە سەرچاوی گرتووە کە لە کاتی کارپێگرتنی ئامێرەکە دەنگێک دەردەکات هاوشێوەی دەربڕینی وشەکەیە یەکەم کۆمپانیا و کارگەش کە بەرهەمی هێنا کارگەی باجاجی هندی بوو دواتر چەند کارگەیەکی تر دروستیان کرد بە تایبەت لە تایلەند لە ساڵی 60ەکاندا لا وڵاتی هیندستان بەدەرکەوت و دواتر لە ساڵی 2000ەکان لا وڵاتانی عەرەبی گرنگیان پێدرا بە تایبەتی لە ساڵی 2005 لە وڵاتی میسر گرنگی زۆری پێدرا بە پێی ئامارەکان لە وڵاتەدا 30 ملیۆن کەس پشت بە گواستنەوەی دەبەستن وەکو ئامێرێکی گواستنەوە 3 ملیۆن هەلی کاری ڕەخساندۆ بۆ هاوڵاتیان 6 ملیۆن کەس وەکو سەرچاوی داهات بەکاری دەهێنن ڕۆژانەی هەر بەکارهێنەرێک 100 جنەیهی میسریە کە دەکاتە نزیکەی 6 دۆلاری ئەمریکی مانگانە نزیکەی 9 ملیار جنەیهی میسری دەست بەکارهێنەرانی دەکەوێت 15 کارگەکاری دروستکردنی توکتوک دەکەن سێ کۆمپانیای گەورە ئەو کاریان قۆڕخ کردووە ساڵانە حکوومەتی میسری 500 ملیۆن جنەیهی میسری وەکو باج و زەڕیبە لێیان دەست دەکەوێت لە وڵاتی میسر حکوومەت بەدەست ئەم هۆکاری گواستنەوەی گیری خواردۆ و
هەر ساڵ و بڕیارێکی بۆ دەردەکات. بەم شێوەیە ساڵی 2005 یەکەم جار هاتۆتە وڵاتەوە. ساڵی 2008 حکوومەت مادەی 7 لە یاسای هاتوچۆ بۆ دیاری کرد. دواتر لە ساڵی 2014 بۆ ماوەی ساڵێک هاوردەکردنەکەی ڕاگرت. دواتر لە ساڵی 2015 بە هەموو شێوەیەک هاتوچۆکردنی لا شوێنە دیارەکانی وڵات قەدەغە کرد. ساڵی 2010 ڕێگەی لێگرت ئەویش بابیان و ئەوەی زیانی هەیە بۆ بەکارهێنەرانی. لە ساڵی 2019 بڕیاری گۆڕینی توکتوکیدا بە مینیفان. لا زۆربەی وڵاتە بەکارهێنەرەکانی بەهۆی ئەوەی مەترسی لەسەر سەرنشینەکانی دروست کردووە و هەوڵی بنەبڕکردنی دەدەن لەبەرەوەی دەرگای نییە و سەرنشینەکانی خۆیان نابەستنەوە و بەشێکی زۆری شۆفێرەکان مۆڵەتیان نییە و ژمارە و مۆڵەتی هاتوچۆیان نییە. بەشێکی بەرچاو لە وڵاتانی بەکاری دەهێنن بریتین لە بەنگلادێش، هەندستان، ئەندەنوسیا، پاکستان، فلیپین، سریلانکا، تایلند، ڤێتنام، چین، عێراق، ئەمریکای باکوور، کوبا، سلڤادۆر، غواتیمالا، پیرۆ، میسر، سوودان، ئەسیوبا. زۆر سپاس بۆ هاوکارمان معروف مەجید بۆ ئامادەکردنی ئەم هەواڵ. دەست خۆشێشەیدا بۆ تۆش کە خوێنتەوە. بەڵێ خۆشەویستان کە ئێمە ئێستا لە مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری پێشەواداین دەبێ بزانین کە پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەیامێک بووە سەر لەبەر بۆ پاراستنی شکۆ و حورمەتی هەژار و خەڵکی چەوساوە و ستەم لێکراو بووە لە چنگ و ژێردەستەیی ستەمکاران و گەندەڵ و تاغوتانی سەردەم. کاک ئەحمەدی موفتیزادەش بەیتێک شەعرێکی هەیە کە بەڕاستی ناوەڕۆکێکی زۆر قوڵی هەیە کە دەفەرمێ بۆ هەژار لاوێن لای زاڵم بەسام پێغەمبەری خوا سەلات و سەلام صلی الله علیه وسلم کە بێگومان هەژار دۆستی و محبەت و ناز و خۆشەویستی بۆ هەژار لای پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم لەو سەردەمی پڕ لە دڕک و جەنجاڵیەوە سەری هەڵدا کە تەنانەت ئەم پەروەردەیەش بوو کە ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە وتاری دەست بەکاربوونی خلافەتەکەیدا ئاماژە بەوە دەکات کە بەهێزتان لای من بێهێزە تاو کاتەی کە حەقەکەی لێ وەرەگرمەوە ئیدەمە بە خاوەنی خۆی و بێهێزیشتان لای من بەهێزە تاو کاتەی کە مافی بۆ وەرەگرمەوە کە بێگومان پێم خۆشە ئەم دەواازەیە کە هەژار دۆستی لە پەیامی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم کە کاک ئەحمەد دەفەرمێ بۆ هەژار لاوێن لای زاڵم بەسام پێغەمبەری خوا سەلات و سەلام کە دەگەڕنەوە کابرایەکی فرۆشیاری فەقیر لە یەکێک لە دێهاتە دوورەکانی مەکەوە دێتە مەکە و مسلمانان و پێغەمبەریش صلی الله علیه وسلم لە قۆناغی زۆر زوعف و ژێردەستەیی قوڕیشدا بن هەمیشە بە چاوی چەوساوەیەوە سەیریان دەکرێ و دەچەوسێنرێنەوە. ئەبوو جەهل واتە عەمری کوڕی هیشام ئەم کاڵایە ئەم خواردنەیە ئەم پێداویستی کابرای جوتیارە لە کابرا دەکرێ و بەڵام هەر ئەمڕۆ ناسبەی و دەسی و گاڵتە و تانەوتەشەری لێ دەدات و پارەکەی ناداتێ. ڕۆژە یەکێک لە دارونەدوەی قوڕیشەکان ئاماژە بەوە دەکات کە بڕۆ بە محەممەد بڵێ داوای حەقەکەت لە ئەبوو جەهل بۆ بکاتەوە بۆ ئەوەی کەوا ئەبوو جەهلیش کاردانەوەیەکی بێئەدەبانەی هەبێ بۆ پێغەمبەری خوا ئەمانیش پێ بکەنن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئاماژەمان پێکرد بۆ هەژار لاوێنە و بۆ زاڵمیش بە سام و بە غیرەتە دەچێتە بەردەرگای ماڵی ئەبوو جەهل بە دەستە پۆڵاینەکانی خۆی تەقە لە دەرگای ماڵی ئەبوو جەهل دەدات. خەڵکی قوڕیشیش لەگەڵیانە هاتوون تا بینەری کاردانەوە و بێئەدەبیەکانی ئەبوو جەهل بن بەرامبەر بە پێغەمبەری خوا و کابرای جوتیار. ئەبوو جەهل هەڵوێستەی دەکات و دەچێتە دواوە. دەڕوا لە نێو تورەکەکەیە بە زیادەوە پارەی کابرای جوتیار دەدات و بەڕێ دەکات. خەڵکی قوڕیش بەلایەنەوە سیر دەبێ بۆچی ئەبوو جەهلێ تا دوێنێ 1001 سوکایەتی بە پێغەمبەری خوا کرد. ئامادە نەبوو مافی مافخراوان بدا، ئامادە نەبوو کەوا حەق بۆ بێمافەکان بگێڕێتەوە. بۆچی ئێستا زۆر بە بێدەنگی و لەسەر خۆی چوو پارەکەی دایەوە بە پێغەمبەری خوا ئەویش تەسلیمی جوتیارەکەی کرد. دوایی لی دەگەڕنەوە دەڵێ وەڵڵی کە دەرگام بە ڕووی محەممەدا کردەوە شێرێک لەسەر شانەکانی محەممەدم بینی صلی الله علیه وسلم لەوا بوو کەوا هەڵمەتمدا منیش لە ترس و حیبەتە چوون پارەکەم هێنایەوە و گێڕامەوە بۆ خاوەنەکەی. بۆیە من مەبەستمەوە بووکەوە ئێمە لە کۆمەڵگەیان بەرخورتەکەین ڕۆژانە لەگەڵ هەزارەها و سەدان خەڵکی هەژار و بێدەرەتانە. بۆیە دەبێت پێغەمبەر ئاسا صلی الله علیه وسلم بۆ هەژار مایەی ئارامی و لاواندنەوە و لابردنی تەنگ و چەڵەمەکانی سەر ژیانە بین و نابێ بە هۆکاری ئەمە زاڵم و ستەمکار و دەوڵەمەند گەلێکمان خۆش بوێن کەوا ئەشرافیانە دەژین و لەسەر نەوت و قوتی خەڵک بوونەتە قارونی ئەم وڵاتە و ئەم سەردەمە.
وڵازیان دەچینە لای کۆتا تەوەری پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تۆمارکرا و دروستکردنی خواردن و شیرینیەکە خاتوونی زۆر دەزڕانگین خاتوو فاتمە حەسەن پێشکەشتان دەکات بە هیوایەوەی کە خانمان بتوان سوودێکی باشی لێوەربگرن فەرموو با پێکەوە بینەری ئەو تەوەرێبی. سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست خۆشحاڵم ئەم جارش لەگەڵتانم بۆ دروستکردنی جۆرێکتری شیرینی. شیرینی ئەمڕۆمان ناوی کەرەمێڵە. سرەتا پێویستمان بەو کەرستانە دەبیتن. دوو بەرداغ شیری جیراوە لەگەڵ چاردانە هێلکە لەگەڵ یەک بەرداغ و نیو شەکر ئەو شەکرەکە زۆرە بەس بۆ کەرەمێلەکە ئەو نەمان پێویستە لەگەر ڤانێلا تقریبا 3 وڵات گوێشت ئاو سرەتا کەرەمێلەکە دروست دەکەین. لەسەر ئاگرێکی وەسڵەت هەتا شەکرەکە خەز دەبیتەوە. خۆشەویستان ئێستا من کەرەمێلەکە بە خۆم دروست دەکەم و دەشتوانی هەیە لە مارکت بە حازری هەیە کەرەمێل دایمان هەموو شتەکان بە خۆمان دروستکردن باشترە هەموو شتێک کڕیاری نەبێتن شی دەستی خۆمان بێ باشترە. شەکرەکە بخۆی هەتاوەکو خەز دەبتەوە یعنی شەکرەکە بە تەواتی خەز بۆ ئەوجا ئاوەکەی دەکەمە ناوی بەم شێوەیە کەرەمێل دروست دەبێت. هەر لە ناو هەمان قالب کەرەمێلەکە دروست دەکەم و دەشتانی لە ناو مەقلەی کەرەمێلەکە دروستکەی ئەو بکەیتەوە ئەم قالبە بەس ئەمن دەمێ شیرینیەکە لە ناو قالبێ دروست بکەم ئەوە ئاسانتر. خۆشەویستان هەرەوە تێکی دەبین هەتاوەکو شەکرەکە هەموو خەز دەبیتەوە لەسەر ئاگرەکە دوای ئەوەی کە خەست بووە ئاگرەکەی کەمە کەستر دەکەم و 2 مڵاک چێشت تقریبان یان 3 مڵاک چێشت ئاوی تێ دەکەم. دوای ئەوەی ئەومان تێ کرد یعنی ئاگرەکەی کزترە ئێستا تەواو دەیکوژێنمەوە یەکسەر کەرەمێلەکە لە شوێنی خۆی تون دەبیتن و ڕق دەبیتن دەست دەکەیمە دروستکردنی بەشەکەی دی. دوای ئەوەی کەرەمێلەکەمان دروست کرد دامانە ناو قالبەکەی هە لە شوێنی خۆی یەکسەر تون دەبیتن ئەوە بەشی کەرەمێلەکە تەواو بووە ئەو بەشەمایە لەسەر کەرەمێلەکەی دادنین هەتاوەکو شیرینیەکەمان دروست پێویستمە 4 هێلکەیە لەسەر تاش ئاماژەم بێ کرد دیسان دووبار دەکەمەوە 4 هێلکە 2 بەرداغ شیری جیراوە 3 مڵاک چێشت شەکر و ڤانێلا دەتانی بە دەستی شتێ بدەی شەرت نییە بە حەسارە دەست ئەگەر یانی هەبیتن باشتر. ئەوە شەکرت ئەوەش ڤانێلا خۆشەویستان ئەو جۆرە شیرینیە پێک دێت لە 3 بەش
بەشی ژێرەوە کەرەمێلەکە کە دروستمان کرد بە شەکر و ئاوەکە بەشی ناوەڕاستێکیشی ئەم جۆرە هێلکە و شیر و ڤانیلا و شەکرەکەمان تێ کرد و لەگەر شیرەکە ئەم جارێشان دەتانی هەر ئەوها دروستی کرد یعنی بەبێ ئێستا ئەمن هەویری کێکی ئیسفنج دروست دەکەم یعنی وەکو هەمووان دەزانی کێکی ئیسفنج چۆن دروست دەبیتن هەمان هەویر بەس ینی کەمێک شیرەکەی کەمتر بیتن لەگەڵ کێکی خۆشترە وەگەرشتانی ئەگەر حەز بکە یعنی دەتانی ئەو کێکەی بۆ دروست نەکەیت ئێستا دەزێکێک بە دروستکردنی کێکەکە پێویستەکان پێک دێت لە سێ هێلکە سێ لاکچێش ڕوون سێم لاکچێش شیری جیراوە یەک بەرداغ ئارد کەمێک ڤانێلا ئێستاش دەزەکەین بە تێکەڵکردنی هێلگەکە تاوەکو ڕەنجی دەگۆڕێت و ینی زۆر تێکەڵ دەکە زۆر تێکی دەدەین و مەرج نییە باز بە حەساری دەتانی بەدەستیش بە جوانی تێکەڵ بکەیت دوای ئەوەی هێلکەکە ڕەنجی ئەوهای لێ هات یعنی جوان تێکەڵ بوو ئێستاش ئاردەکەی کەم کەم تێ دەکەین هەمووی بەجارێکە ئاردەکەی چی دەکەم بەڵام بە عسارەتێکی نادەم ئەوها باشترە ڤانیلا ڕۆن شیری جیرا ئێمە کێشی ئیسفەنج دروست دەکەین بە هەمان شێوە یعنی هەر بەم شێوەیە کە ئێستا دروستی دەکەن بەڵام شیری جیراوی زیاتر تێ دەکەین و پیکنج پاودەری تێ دەکەین بەس ئێستا ئەمان پیکنج پاودەری تێ ناکەم یعنی ژیرەکەشمان کەمتر دەکەن کاسەکان لە بیدایەت ئەمەژم پێ کرد یانی چۆنە خۆشەویستان ئێستا تەواو لە دروستکردنی هەویری کێکەکە یعنی لە بۆ پەیتی یان ڕۆنیەکەی با بەم شێوەیە بیتن زۆر پەیت نەبی و زۆر شل نەبیتن ئەوە بەشی ژێرەوەی کەرەمێلەکەی لەگەر جیراوەکەی هێلکە و شیرەکە لەگەر بەشی سەرۆکەشی هەویری کێکی ئیسفنجە و ئەوەنەی کە لە بەشی علمی لە عەدادیە خوێندیتیان تێدەگەن کە پاش ئەوەی کە شیرینیەکەمان پێدەگات دەبینین سێ جۆر بەبەسمان تێکەڵ کردیا لە کۆتاییەکەشی هیچیان تێکەڵ نابن یعنی دەبتە سێ بەش لە کۆتاییەکە لە کاتی پێگەیشتنی شیرینیەکە کاتێک کە سەرۆژێر دەکەین بەشی کەرەمێلەکە دەکەویتە سەر و بەسەریدا دەڕژێتن و شتێکی شیرینیەکی خۆشە و جوانیشە ئێستاش پێویستە بەم شێوەیە بیکەینە فڕن سینیەکەی ناو فڕن و گلێنکس یان خاڵێکی لەم جۆرەش بیتن ئاسایە یان پەڕۆیەک هەرچی بیتن لەسەری دابینێت و ئاوی کوڵای چونکە ئەوە بە هەمنی ئاوەکەی ژێرەکەی دەبرژێتن یعنی دەکۆڵێتن ئێستا دەکەینە فڕن تا کاتێکەی تقریبان 40 تا 50 دقا بەس ژێرەوەکەی و سەرەوەکەشی 5-6 دقا پێویستە بەڵام یەکتێ بینی دەمێ باسیکەم لە کاتی برژاندنی کاتێک کە بمانەوێت ژێرەوەکەی برژا سیر دەکەین ئەمە نازانین ژێرەوەکەی برژایە یان نەبرژایە
ئەمە داری ددانمان پێویستە یعنی پاش چلیان 45 دقه داری ددانی دەکەینە ناوی و دارەکەی دەردێنین ئەگەر زانیمە لە دارەکە ینی هەویری کێکەکەی پێوە نووسایە هێشتا 2 دقەی مایە و ئەگەر دارەکەمان خستە ناوی دەرمەنینە داری دانەکەی هیچ هەویری کێکەکەی پێوە نووسایە کاتێک کێکەکە شیرینیەکە بنەوەکەی بە تەواوی برژایە بە سەرەکی دەمێنێتن. بینەرانی خۆشەویست دوای ئەو کاتەیە دیارمان کرد بۆ دروستکردنی شیرینەکە ئێستاش تەواو بووین. خۆشەویستان دوای ئەوەی کە کەرامێلەکە لە ناو فرن دەرمان هێنا 2 ساعت دەکەینە ناو سەلاجە ینی بەشی خوارەوەی سەلاجەکە نا فرێزەر لای سەرەوە هەتاوەکو تۆم بیتن وە سار بیتەوە ساش تەنیشتەکانی لە سەقوەیەک زانیاری لەسەر ئەندامەکانی لەشی مرۆڤ بەشی یەکەممان لە چەند ڕۆژی ڕابردوودا پێشکەش کرد با بچینە لای بەشی دووەمی بزانین کامانن ئەو بەشانەی تری جەستەی ئێمە کە پێویستە شارەزایمان لەبارەیانەوە هەبێت. چەند زانیاریەکی گرنگ لەسەر لەشی مرۆڤ بەشی دووەم. جەستە زیاتر لە عارەق لێک دەڕژێنێت. خڕۆکە سوورەکان کاتێک دەمرن دەچنە ناو سپڵەوە. لاشەی مرۆڤ لە ڕێگەی گورچیلەکانەوە خۆی ڕزگار ئەکات لە شلەمەنیەکان. لە کاتی قسەکردندا شەوی لاگەی خوارەوە دەجوڵێت. گەدە ئەکەوێتە لای چەپی لاشەوە. درێژترین ئێسقان لە لەشی مرۆڤدا لە ڕانەکانیدایە. مێشک لە 40 ئۆکسجینی خوێن بەکارەێنێت. ژمارەی لێدانی دڵی مرۆڤ یاسایی لە نێوان 60 تا 80 ترپەدایە. بەهۆی خوێنەوە ئۆکسجین ئەگەندرێتە ئەندامەکانی تری لەشەوە. کەناڵە دەنگیەکان ئەکەونە گوێچکەی ناوەڕاست و ژمارەیان 3 دانەیە. گەورەترین خانەی مرۆڤ هێلکەدانی ئافرەتە. ڕەنگی سیەکانی مرۆڤێکی ساخ پەمەییە. لە هەر ناو لەپێکدا 27 ئێسک هەیە. مادە پرۆتینیەکان لە ناو گەدەدا هەرس ئەبن. مادە چەوریەکان لە ناو 12 گرێدا هەرسە بن. پلەی گەرمای مرۆڤێکی ئاسایی 37 پلەی سەدیە. ئەو تەنها شوێنەی لەش کەوا خوێنی بۆ ناچێت قەرەنیەی چاوە. ئەو شتەی بربەرەکانەی لەگەڵ میکرۆبەکانە کات لە لەشدا خڕۆکە سپیەکانی خوێنە.
دوای دەخولەک لە وەستانی دڵ مێشکیش دەوەستێت. ڕێژەی ئاو لە لەشی مرۆڤدا لە سەدا 70. پرۆگرامی ئەمڕۆژمان بە کۆتاگەیشتە پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە باڵا دەستانە سپێرین شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.